ئەم کاتتان باش. محەڕەم ئینجا کاندیدی پارتی مەملەکەت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیا کشانەوەی خۆی ڕاگەیاند. کەمێک پێش ئێستا محەڕەم ئینجا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لەبارەی کشانەوەی قسەی کرد و ڕایگەیاند پێم دەڵێن پارەی لە ڕەجەب تەیب ئەردۆغان وەرگرتووە، بەڵام من بڕیارمدا لە کاندیدبوون دەکشێمەوە، ئەمەش تەنها لە پێناو وڵاتەکەم دەکەم. ئەو دەڵێت پێم دەڵێن خاوەنی 8 ملیار دۆلاری لە کاتێکدا دەوڵەتیش خاوەنی ئەو پارەیە نییە. محەڕەم ئینجا گوتی تاوەکو ئێستا هیچ کاندیدەیەک ماڵ و مڵکی خۆی بۆ هاوڵاتیان ئاشکرا نەکردووە، تەنها منم ئاشکرام کردووە کەچی لەلایەک بەکەکە و لالایەکی دیکەشەوە کەسانی سەر بە گولان هێرش دەکەنە سرم. محەڕەم ئینجا گوتی من دەکشێمەوە، بەڵام پارتی مەملەکەت لە پەرلەمان دەبێت، ئەوەش بۆ وڵات زۆر گرنگە. بە گوێرەی ڕاپرسیەکان محەڕەم ئینجا کاندیدی پارتی مەملەکەت دەنگەکانی لە نێوان لە 2% بۆ لە 5% دەبوو. باکشانەوەی گۆڕانکاری لە ئەنجامی هەموو ئەو ڕاپرسیانەدا ڕوودەدات کە تاوەکو ئێستا ئەنجام دراون و تا ڕادێکی زۆر خوێندنەوەی میدیا و ناوەندەکانی لێکۆڵینەوە لەسەر بنەمای ئەو ڕاپرسیانە پێشبینی بۆ هەڵبژاردننی چواردەی ئایار دەکەن. لەبەرەوەی زۆربەی ڕاپرسیەکان ئاماژەیان بەوە دەکرد کە هەڵبژاردننی سەرۆکاتی دەکەوێتە خولی دووەمەوە، بەڵام بەکشانەوەی ئینجا ئەگەری هەیە هەڵبژاردنەکە لا خولی یەکەمدا کۆتایی پێبێت. بۆ پێی دەنگدەرانی پارتی مەملەکەت لە ئۆپۆزیسیۆنەوە نزیکن و پێشتر دەنگدەر و لایەنگری جەهەپە بوون. محەڕەم ئینجا پێشتر یەکێک لە بەرپرسە باڵەکانی جەهەپە و لە هەڵبژاردنەکانی پێشوشدا یاخود لە هەڵبژاردنەکەی پێشوشدا کاندیدی جەهەپە بوو، بەڵام ساڵی 2021 پارتی مەملەکەتی دامەزراند و لیستەکەی یەکەم جارە لە هەڵبژاردندا بەشداری دەکات. لە دوای کشانەوەی محەڕەم ئینجا 3 کاندیدی هەڵبژاردننی سەرۆکایەتی ماون، ئەوانەیش ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی هاوپەیمانی کۆمار و کەمال کلیچدارۆغڵو کاندیدی هاوپەیمانی گەل لەگەڵ سینان ئۆغان کاندیدی هاوپەیمانی ئاتایە کە بە گوێرەی ڕاپرسیەکان دەنگەکانی لە نێوان لە 100 بۆ لە 102 دەبێت. ئێستا بۆ قسەکردنی زیاتر لەسەر هۆکاری کشانەوەی محەڕەم ئینجا و هەروەها لێکەوتە و ئاساری کشانەوەی ئەو لەسەر هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی تورکیا هێرش جەلال بەرپرسی دیسکی تورکیامان لەگەڵا لە دامەزراوەی میدیای زووم. کاک هێرش سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. بەڕای بەڕێزت هۆکاری کشانەوەی محەڕەم ئینجا چییە؟ بەڵێ میرەمان خان سڵاو لە تۆ لە بینەرانیش بێت. ئەتوان لە ئەوە بڵێم کە محەرەم ئینجا لەبەر دوو هۆکار ئەمڕۆ لە پێشبڕکەی هەڵبژاردننی سەرۆکایەتی کشایەوە. یەکێک لەوانە دەرەکیە، یەکێکیان هۆکاری ناوخۆی تورکیایە، ئەوەی کە پەیوەندی بە دەرەوە هەبێت ئەوەیە کە پێشبڕکێکە لە نێوان ئەمریکا یان وڵاتانی ڕۆژاو و ناتۆ و بەرەی رووسیادایە. ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بینیمان کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە جیاتی ئەوەی کە لە کاتێکدا کە ئەندامی ناتۆیە و هاوپەیمانی ئەمریکایە، بەڵام لەگەڵ ئەوەشە پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا چڕ کردوتەوە. یەکێک لە هۆکارەکانی کە پەیوەندیەکەی چڕ بکاتەوە بۆ ئەوەیە کە خۆی بپارێزێ لە ناوچەکە یان ببێتە هێزێکی نێودەوڵەتی یان ناوچەیی لە ناوچەکە، لەگەڵ ئەوەشە پێگەی خۆی لە ناو تورکیا بەهێز بکات. لەبەر ئەوەی کە بینیوێتی ئەو ئەگەر لە بەرەی ڕۆژ ئاوادا بێ لەبەر ئەوە ناتوانێت ئەو پێگەی هەبێت، هاتوتە بەرەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و چین و رووسیا و ئەمانەوە. اینجا لە بەرامبەریە کەمال کلیچدارۆغڵۆ هەبوو کە ئێستا کاندیدی بەرەی ئۆپۆزیسیۆنە. کەمال کلیچدارۆغڵۆ لە بانگەشەی هەڵبژاردنە لە ماوەی 2 مانگی ڕابردووە ئێمە بینیمان کە بە هەموو شێوەیەک ینی لە وتارەکانیە لە بانگەشەکانیە پشتگیری لە ناتۆ پشتگیری لە ئەمریکا کردووە. لەبەر ئەوەش 2 بەرە دروست بووە، ئەو بەرەیە کە لە ئەوروپا یان لە جیهاندا چۆن سێری تورکیا ئەکرێ، لەوێ لە ناوخۆشە 2 بەرە دروست بووە. لەو نێوەندەدا محەرەم ئینجا یەکێک لە کاندیدەکان بوو کە لە بەرەی ئۆپۆزیسیۆن جیا بوویەوە، ئەمەش کە لە بەرژەوەندی ئەردوغاندا بوو. لەبەر ئەوەش من پێم وابێ ئەمریکا و ناتۆ لەگەڵ ئەوەیان نەبوون کە
محرم اینجا خۆی جیا بکاتەوە یان بەشێک لە دەنگی جەهەپە بە تایبەتی ببا کە ئەندامی ئەو پارتە بوو لەبەرەوە ئەوە پەیوەندەیەکی دەرەکیە یان چۆن بڵێن ئەمە هۆکارێکی دەرەکی بوو کە وەکو خۆشی ئەمڕۆ لە کۆنفرانسەکەیە وتی کە قسەی کرد و هۆکاری کشانەوەی خۆی خۆی کە ڕایگەیان کە ڕۆژ ئاوا بە تایبەتی ئیسرائیل ئاماژەی بە فەتحولا گولاندا فەتحولا گولاند یەکێک لەو کەسایەتیانی تورکیا کە جەماوەرێکی زۆری هەیە بەڵام لە ئەمریکا پشگیری ئەکا ئەو بە ناڕاستە خۆ ئاماژەی بەوەدا کە ئەمریکا لە پشت ئەم هێرشانەیە کە لە چەند ڕۆژی ڕابردووە کراوەتە سەری هۆکارێکی تر ئەوەی کە ناوخۆیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە تایبەتی لە تویتەردا هەندێک هەواڵ بڵاو کرایەوە کە گوایە محرم اینجا ڤیددیوەیەکی هەیە ڤیددیوەیەکی نەشیاوی هەیە کە ئەمە وەکو بەکارهێنرێ لە دژی ئەو هەڕەشەی لێکراوە ئەم ڤیددیوە بەکارهێنرێ و بڵاو ئەکرێتەوە ئەگەر نەکشێتەوە اینجا لە ماوەی 2 مانگی ڕابردووە بەشێک لە ئەو هەندێک گروپ هەن کە لە ناو تورکیا چوونەتە دەرەوە ئەوانە وەکو مافیا ناوزەن دەکرێن مافیای تورکیا بوون ئەمانە بەشێک بوون لە دەوڵەت بەشێک بوون لەوەی کە پەیوەندیان لەگەڵ ئاک پارتیا هەبووە پەیوەندیان لەگەڵ مەهەپەیە هەبووە ئەمانە لە دەرەوە بە تایبەتی کەسایەتیەک هەیە کە خەڵکی ئامادە خەڵکی دیاربەکرێت ناوی محەممەد یاقوتە ئەو محەممەد یاقوتە وەکو کەسێک وایە کە هەندێک شتێن نهێنی لە ئەو یەکێک لەوانەیە کە هەڕەشەی لە محرم اینجا کردووە کە ئەو جۆرە ڤیددیوانە بڵاو ئەکرێتەوە اینجا محرم اینجا کەسایەتیەکی وایە کە لە هەندێشت سڵ ناکاتەوە وەکو کەمال کلۆژدارۆغڵۆ و وەکو ڕەجەب تەیب ئەردۆغان نییە بۆ نمونە چەندین ڤیددیۆی لە ماوەی پێشووە کە بینرا لە باڕە بینرا لەگەڵ هەندێک ئافرەت و شتا بینرا ڤیددیۆکانی بڵاو کرایەوە ئەمانە هەر هەمووی کاریگەری لەسەر دەنگەکانی ئەبێت لە تورکیا یعنی وەکو لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا خەڵک ئاماژەی پێکردو لە کۆمنتەکانە خەڵک ئاماژەی پێکردبوو کە ئەمە بە تەنیا بیر لە خۆی ئەکاتەوە بۆ نمونە دایمە لە باڕەکانە کەوتووە دایمە بە دوای ئەوەیە کە ژیانێکی خۆش بۆ خۆی فراهم بکە دوای ئەوەش چەندین جار بانگەشە ئەوە بڵاو کراوە کە بە نهێنی لەگەڵ ئەردوغانە کۆبۆتەوە جارێکیشیان هەر خۆی دانی بەوەدا ناوە کە ئەویش لایەنێکە و وەکو لایەنەکانی تر ئەتوانێت لەگەڵ هەموو لایەنەکانی دیکەی تورکیا کۆبێتەوە و هاوپەیمانیش ببەستێ ئەمانە هەمووی هۆکارێک بوون کە محرم اینجا ئەمڕۆ لەژێر فشارێکی زۆری نێوخۆیی و نێودەوڵەتیە بکشێتەوە بەشداری لە هەڵبژاردنەکاندا نەکات ئەوەیان خستۆتە پاڵم کە پارەم لە ئەردۆغان وەرگرتووە خوێندنەوەی ئێوە بۆ ئەم قسەی محەڕەم اینجا چییە؟ بەڵێ وەکو پێشتریش وتم پێشتر بانگەشەی ئەوە ئەکرا کە چەندین جار ئەردوغانی بینی بێت اینجا محرم اینجا مرۆڤێک نییە کە سەرمایەدار بێت پارەی هەبێت لە تورکیا پارتێکیشی هەیە بۆ ئەوەی کە پارتەکەی بەڕێوە ببە پێویستی بەوە هەیە کە سەرچاوەیەکی ئابووری هەبێ سەرچاوەیەکی دارایی هەبێت کە بتوانێت لایەنگرانی خۆی بەخێو بکات یان موچەیەکیان بداتێ یان پارلەمانتارەکانی ڕازی بکە ئەمانە هەمووی هۆکارێکن کە پەیوەندی لەگەڵ لایەنەکانی ترا ببەستێ یعنی هیچ بەڵگەیەک نییە کە پارەی لە ئەردۆغان وەرگرت بێ یان لە لایەنێکی تر بەرگرت بێ بەڵام یعنی ئەگەری ئەوەش هەیە باسەکرێ لە میدیاکاندا کە پارەی وەرگرت بەڵام ئەمە یەکلایی نەکراوەتەوە ڕێژەی دەنگەکانیان چەند بێت خۆی کاندیدەکانی سەرۆکایەتی 4 کاندید بوو بە کشانەوەی محرم اینجا 3 کاندید ماون کەمال کلۆژدارۆغڵۆ ڕەجەب تەیب ئەردوغان لەگە سینان ئۆغان ئەو 3 کاندیدا بۆ چەند ڕۆژێکی تر ڕۆژی یەکشەمە ئەوە ڕکابەتی یەکتری ئەکەن ڕێژەی دەنگەکانی ئەم لایەنە ئەمڕۆ ئەتوانین بڵێن
دوو ڕاپرسی گرنگ بڵاو کراوناتەوە یەکێکیان کۆمپانیای یونەیلەمە ئەوەی تریشیان کۆمپانیایەکی ترە ماکە کە ئەمانە هەر هەمووی گرنگن لە ڕابردووشدا ڕاپرسی ئەم لایەنانە ئەم کۆمپانیانە گرنگ بووە یعنی کە شتێکیان بڵاو کردوتەوە ینی لە نزیک و دوور وەکو ئەوان دەرچووە ئەنجامی هەڵبژاردنەکان وەک ئەوان بووە ئەوەی کە ئەمڕۆ بڵاو کراوەتەوە ڕێژەی دەنگەکانی کەمال کلژدارۆغلۆ لە 49.5 بووە یان لە 49 بووە یعنی پێویستی بە ڕێژەی 1.9 هەیە 1.5 هەیە بۆ ئەوەی بتوانێت لە خولی یەکەمی هەڵبژاردنە سەر بکەوێت لەبەر ئەوەش لە بەرامبەریە ڕەجەب تەیب ئەردۆغان ڕێژەی دەنگەکانی لە هەردوو ڕاپرسیەکە لە 144 بووە نەگەیشتوتە لە 145ش اینجا بەکشانەوەی مەحرەم ئینجا کە ئەویش بەپێی ڕاپرسیەکان لە دەوروبەری لە 102 بۆ 5 هێنێ لەو نێوەندەیە ئەبێنێ ئەمانە هەمووی لایەنگری جەهەپە بوون پێشتر دەنگیان بە جەهەپە داوە یعنی ئەگەر بێنین دەنگەکانی مەحرەم ئینجا دابەشیشکەین لە نێوان کەمال کلژدارۆغڵۆ و ڕەجەب تەیب ئەردۆغانە یعنی ئەگەر نیوەی بدەین بەو نیوەی بدەین بەو کاندیدەکەی تر ئەوە کەمال کلژدارۆغڵۆ ئەتوانین لە خولی یەکەمە کۆتایی بە ڕکابەرایەتیەکە بێنێت وا دەردەکەوێت کە دەنگی کلجدار ئۆغڵو زیاترە لە دەنگی ئەردۆغان بەڵێ ئەویشان هۆکارێکە هۆکاری یەکەم ئەوەیە کە هاوپەیمانێتی گەل بە سەرۆکایەتی کەمال کلژدارۆغڵۆ هاوپەیمانێتیەکی فراوانە بۆ نمونە هاوپەیمانی گەل لە 5 لایەنەکەی تر پێکاتووە جەهەپە و 5 لایەنی ترن لە هاوپەیمانێتێکەیە یعنی لایەنی ئیسلامی هەیە لایەنی نەتەوە پەرست هەیە لایەنی ڕادیکالی ناو تورکیا هەیە چەند گروپەکان ئەو گروپانەی کە لە مەهەپە جیابوونەتەوە هەندێک گروپ هەیە لە ئاکپارتی جیابوونەتەوە هەندێکیش کە جەهەپە خۆیەتی جەهەپەش لە ماوەی پێشووە هەندێک بە سەرۆکایەتی کەمال کلژدارۆغڵۆ توانیەتی پێشکەوتنێک لە ناو تورکیادا بەدەست بهێنێ لەبەر ئەوە هەمەڕەنگە یعنی هاوپەیمانیەکی هەمەڕەنگە لە لایەکی تریشەوە هاوپەیمانی ڕەنج و ئازادی کە لە هەدەپە و لایەنە چەپەکان پێکهاتووە ئەویش لە هەمان کاتە بڕیاریان داوە کە دەنگ بە کەمال کلژدارۆغڵۆ بدەن لەگەڵ بەو هۆیەوە دەنگەکانی هاوپەیمانی ڕەنج و ئازادی لە 112ە ینی وەکو ڕاپرسیەکان ئەمیش ئەچێتە پاڵ دەنگەکانی هاوپەیمانی گەل کە ئەویش لە 140 لەبەر ئەوە هۆکار ئەم هۆکارێک هەیە کە بەم شێوەیە کەمال کلژدارۆغڵۆ سەر بکەوێت لە هەڵبژاردنەکاندا لە لایەکی تریشەوە ئەو وتانە ئەو بانگەشانە ئەو قسانەی کە کردوێتی لە ماوەی ڕابردووە کە وتوێتی من بە هەموو شێوەیەک تورکیا بەرەو ئەوروپا بەرەو ڕۆژئاوا ئەبەم نەک بۆ لایەنێکی ترکە مەقسەدی پوتین بووە ئامانجی ئەوە بووە کە من لە پوتین نزیک نابمەوە لەبەر ئەوەش هۆکارێکی ترە کە ئەوروپیەکانیش پشگیری بکەن یان ئەوروپیەکان ڕاگەاندنەکانی ئەوروپا ڕاگەاندنەکانی ئەمریکا لە راپۆرتەکانیانە پشگیری لە کەمال کلژدارۆغڵۆ بکەن بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردووە چەندین راپۆرت لە میدیا جیهانیەکانە بڵاو کراوەتەوە کە ئەڵێن شکست بە ئەردوغان هێنێت یعنی ئەردوغان کاتی بەسەر چووە یعنی مانشێتی وا لە ڕۆژنامەکانە ئەبینرێت کە ورەی ئەردوغان و هاوپەیمانەکانی ئەشکێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەوروپیەکانیش ناتۆ بڵێ ئەمریکاش لە بانگەشەکانی هەڵبژاردنی سەرۆکایەتیە بەشدارن بەڵام بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پشگیری لە کەمال کلژدارۆغڵۆ ئەەکەن باشە کاک هێرش هیچ ئاماژەیەکی دقیق هەیە یاخود ئەتوانین بڵین کشانەوەی محەڕەم ئینجا بە شێوەیەکی گشتی لە بەرژەوەندی کام لە کاندیدەکانی سەرۆکایەتیدایە بەڵێ کە پێشتریش وتم یعنی کشانەوەی مەحرەم ئینجا بە هەموو شێوێک ئەکەوێتە بەرژەوەندی کەمال کلژدارۆغڵۆ چونکە دەنگدەرانی مەحرەم ئینجا یەکێک لەوانن کە بە هیچ شێوەیە کە ئەردوغانیان ناوێ یان ئەوە تا لەبەر ئەوەی کە هاوپەیمانی گەل
فشارێکی لەسەر محرم ئینجا دروست کردووە کە بکشێتەوە ئەگەر وەکو کاردانەوەیەک لەسەر ئەوە دەنگی پێنەدەن ئەویش بە ڕێژەیەکی کەم یان بە ڕێژەیەکی نیوە ئەگەر بڵێن ئەگەر ڕێژەی دەنگەکانی لە سایە 4 بێت یان لە سایە 2 بێت نیوەی بێ نیوەی دەنگەکانی بۆ ئەردوغان بچەیان نیوەکەی تری هەر بۆ کەمەل کلوزداروغلو ئەچێت و ئەمە لە بەرژەوەندی کەمەل کلوزداروغلودایە. سپاس بۆ هێرش جەلال بەرپرسی دیسکی تورکیا لە دامەزراوەی میدیای زووم. سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ.